مشركة كان هاتنا لاي بيغمبري خو عليه الصلاة والسلام وتي أنا محمد أم موضوع أو وزع أوال بيني إيمو تونات يتسر ئێستا دوو دینی جیا لە ئارادا هەیە ئێمە شتانێک دەپەرستین تۆ شتێک دەپەرستی وەرە با ڕێککەوین با هەندێک نەرمی بنوێنین بەرامبەر یەکتر بگونجێ چۆن اعبد إلهنا سنة آلهتنا سنة ونعبد إلهك سنة كن على ديننا سنة ونكن على دينك سنة كاك وەرە با ڕێککەوتنێکە بێ ساڵێک تۆ خواکانی ئێمە بپەرستە وەرە سەر دینی ئێمە ساڵێک ئێمە خوای تۆ دەپەرستنی دێنە سەر دینی تۆ خوای پەروەردگار ئەم سوورەتەی ناردە خوارەوە بۆ ئەوەی فێرمان کە ئیسلام لەگەڵ هیچ دین و ڕێگچکە و بەرنامەیەکی تری تێکەڵ ناکرێت و ناکرێت حەق و باتڵ کۆکەیتەوە یا مسڵمانیت یا لە ئیسلام دەرچوویت ئەمما بڵێ من هەمووی کۆ دەکەمەوە نابێت فەرمووی بانگیان کەی محەممەد بانگیان عليه الصلاة والسلام بچ ناوێک ئەرێ بەڕێز ئەرێ کاک فڵان نا قل یا ئەیها الکافرون بانگیان بەناوی خۆیان بە وەسفی خۆیان بڵێ وەرن ئەی کافرەکان وەرن ئەی بێ باوەڕان وەرن بۆ نەیفەرموو قل یا ئەیها المشركون چونکە ئەم بابەتە تایبەت نییە بە مشریکەکانی عەرەب گشتیە بۆ هەموو کافرێک لكل كافر